بازاری کاری هەرێمی کوردستان بەدەست چەندین کێشەی بنەڕەتیەوە دەناڵێنێت. تەنانەت تا ساڵی 2013 کە ئابووری هەرێمی کوردستان بەردەوام ڕووی لە گەشەکردن بووە، بازاری کاری هەرێمی کوردستان تووشی چەندین نەخۆشی وەک گەورەبوونی لە ڕادەبەدەری کەرتی گشتی و نەبوونی کەرتی تایبەتی بەهێز ببوو. لە دوای ساڵی 2014 و بڕینی بەشەبودجەی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی فیدراالیەوە، کێشەکانی بازاری کاری هەرێمی کوردستان قوڵتر بوونەوە. بە پێی دوایین ڕووپێوی وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان، ژمارەی کارمەندان لە کەرتی گشتیدا لە 153 هێزی کاری هەرێمی کوردستان پێک دەهێنێت و ڕێژەی کەرتی تایبەت لە بازاری هەرێمی کوردستان تەنیا لە 147. ئەمەش زۆر زیاترە لە ستاندەرە نێودەوڵەتیەکان، وەک چۆن لە وڵاتانەی کە لە ڕووی تایبەتمەندیەوە لە هەرێمی کوردستان نزیکن، ژمارەی کارمەندانی کەرتی گشتی بە ڕێژەیەکی بەرچاو کەمترە لە ژمارەی کارمەندان و کرێکاران لە کەرتی تایبەتدا. بۆ نمونە لە وڵاتی ئازەربایجان و ئوردن ئەو ڕێژەیە تەنیا 126 و زۆربەی هێزی کار لە کەرتی تایبەت کار دەکەن. لە تورکیاش تەنیا لە 112 هێزی کار لە کەرتی گشتی کار دەکەن. جگەلەوەی هەرێمی کوردستان یەکێکە لە وڵاتە دەگمەنانەی جیهانە کە ڕێژەی کەرتی گشتی لە بازاری کاردا لە ئاستێکی بەرزدایە. هاوکات گەورەی کەرتی گشتی سەرچاوەی سەرەکی قەیرانی دارایی هەرێمی کوردستانە. بەو پێی حکوومەت لە بەرنەمانی بودجەی فیدراالی و دابەزینی داهاتە نەوتیەکانی بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە نەیتوانی موچەی کارمەندانی دابین بکات و ناچار بوو ڕووبکاتە پاشەکەوتی موچە. ئەگەر سیستەمی ئابووری هەرێمی کوردستان لەسەر پێی کەرتی تایبەت بوەستایە و ڕێژەی کەرتی گشتی لە بازاری کار وەک وڵاتانی ئازەربایجان و ئوردن نیوەی هەرێمی کوردستان بایە، هیچ کات پێویستی بە پاشەکەوتکردنی موچە نەدەبوو، بە ئاسانی بەو داهاتانەی کە حکوومەت ئێستا هەیەتی دەیتوانی بودجەی خۆی ڕێک بخاتەوە. نەخۆشیێکی دیکەی بازاری کاری هەرێمی کوردستان نەبوونی هاوسەنگیە لە ژمارەی دامەزراندنەکان لە کەرتەکاندا، بە چەشنێک کە لە ساڵانی پێش قەیرانی دارایی هەلەکانی کارکردن بە زۆری لە کەرتی نەوتدا بووە و کەرتەکانی دیکە پشتگوێ خرابوون. ئەوە شوای کرد کە بازاری کاری هەرێمی کوردستان بە تەواوی وابەستە بێت بە هەڵبەزوو دابەزەکانی نرخی نەوت. دوای دابەزینی نرخی نەوت لە ناوەڕاستی ساڵی 2014ەوە لە $100ەوە بۆ $50، ئێستا ژمارەیەکی زۆر هەلەکانی کارکردن لە کەرتی نەوتدا لە هەرێمی کوردستان لە ناوچوون و بووەتە هۆکاری بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستاندا.